تەندروستی تاک و تەندروستی کۆمەڵگە بریتە لە کارلێکی لەگەڵ ژینگەیە و تۆخمەکانی ژینگەیەکی لەو ژینگایە توخمانە ئاوە سەرچاو ئاوەکانە لێرە دەمێ گرنگی بۆ دامەزراوە تەندروستیەکان و هەموو دامەزرانی کە پاشماوەی هەیە بەڵام ئەوەی کە جیای کاتەوە پاشماوەکانی ئەبن بە دوو بەشی سەرەکیە و پاشماوەی ئاسایی لەگەڵ پاشماوەی پزیشکی هەیە پاشماوەی پزیشکی لە ڕووی زانستیەکەەوە دوو بەشی سەرەکیە یەکێک لەوانە نەخۆشیە گوازراوەکانە کە زۆر گرنگە بۆ ئێمە لەگەڵیشیە ئەو بابەتانەی کە بەکارهێن ئەمڕێزانە کە بەکارهێن کە لە کۆمەڵێک کانزای قورس و بابەتی کیمیایی و پلاستیک بەکارهێنێت ئەمان ئەگەر بە شێوەیەکی دروست مامەڵی لەگەڵ نەکرێت بە دڵنیا بن بە یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی پیسبوونی ژینگە بە هەموو تۆخمەکانیەوە وەکو باسێکین لە ڕووی خاک و ئاو هەواشەوە زانیاری لای بەندە هەیە وەکو پزیشکێکی پسپۆری تەندروستی کۆمەڵ لە ئێستادا لە زوبەی زۆرینی ئەو پاشماوانی کە پزیشکی هەیە لە پارێزگای سلێمانی و هەموو پارێزگەکانی هەرێمی کوردستان چارەسەر ناکرێت وەکو فرێدرێتە ناو خاکەوە ئەمیشە بێ بە هۆکارێک بۆ پیسبوونی سەرچاویەکان بەپێی شوێنە جوگرافیەکانیان بە دڵنیاییەوە دەریاچەی دەبەنیخان و دوکانیش بێبەشتنین لەم پیسبوونی سەرچاویەوە کە سەرچاوەکان هەر سەرچاوە ئۆرگانیکان نەگرێتەوە یان لە ڕووی بایۆلۆجیە گرێتەوە لە ڕووی شیمایی شەگرێتەوە لە ڕووی کانزە قورسەکانی شەگرێتەوە کە بەداخەوە یەکێک لە تۆژینانی کە زانکۆی کۆیەک کردوێتی وا سلمێنێک کە دەریاچەی دوکان و دەبەنیخان ئاوەکانیان لە ڕووی کانزە قورسەکانەوە هەندێک کانزە قورسەکان چەندین جار لە ڕێژە ئاسایەکەی تێپەڕی کردو مەترسیە لەسەر دانیشتوان یان بەکارهێنانی ئەو سەرچاوە ئاویانە لە نزیک مەودایە دوو کاریگەری ڕاستەخۆ هەیە یەکێک لە نەخۆشیە ئەوانە نەخۆشیە گوازراوەکانە بە تایبەتی ئەگەر بگەڕێنەوە بۆ یەکێک لەو پەتانی کە لە پارێزگای سلێمانی نیشتەجێویش پەتای کۆلێرایە کە بینی ناوبەناو لە بە تایبەتی لە وەرزەگەرمەکانە بڵاو بێتەوە ئەمە سەرچاوەیەکە بەڵام لەمە گرنگتر دوو مەوداتر کە سەرچاوە بڵێن دۆشخانەکانە کەویش کانزە قورسەکانە لەگەڵ مواد کیمیاکانە کە کاریگەکی لاواچ لە کاتێکی کورتا دەست نەکەوێت دەرنەکەوێت بەڵام لە ماودایەکی دوو درێژە دەرەکەوێت بەڵام گرنگترینە لەمانە قورقوشمە لەگەڵ ئارسنیکە کە ئەم دوانە بۆ گرنگچکە لە لەشمانە کۆبنەوە بە تێپەڕبوونی کات کاریگەریەکانی دەکەوێت کە لەوانەیە ئەگەری توشبوونی شتەپەنجەر زیاد بکەن لە نزیک مەودایە لەسەر دوو ئەستەتوانێت چارەسەر بکرێت یەک کەمکردنەوەی پاشەڕۆکان پاش بەتایبەتی پاشەڕۆی پزیشکی کامە لە ڕێگەی پەیڕۆکردنی کۆمەڵی پرۆگرامی زانستی دەتوانێت بکرێت لەگەڵیش بەگەرخستنی بۆ ئامێرانی کە هەیە و چاکردنەوەیان و پەرپێدانیان ئەتوانین ئەمە لە کودمەودایە بتوانین زۆرینەی پاشەڕۆکان چارەسەر بکەین بەڵام لە درێژمەودایە ئێمە چەندین پلان ئەتوانین دامرێن بۆی کە پرۆژەی تایبەت بە چارەسەرکردنی پاشەڕۆ پزیشکیانە دامرێت بۆی کە دەبنە هۆکارێک بۆ مەترسیە سەر ژیان و تەندروستی تاک و کۆمەڵگە لە کوردستانە.